ڕاگەیاندنی کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی سێهەمین ساڵڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا و ئاخێزی شۆڕژگەرانی ژن ژیان ئازادی. 3 ساڵ بەسەر قەتڵی حکوومەتی ژینادا تێدەپەڕێت، قەتڵێکە چەخماهەقەی تەقینەوەی ڕق و بێزاری پنگ خواردووی کۆمەڵگای لێدا و ئاگری ئاخێزێکی مێژووی داگیرساند. ئەم ئاخێزە بە دروشمی شۆڕژگەرانی ژن ژیان ئازادی نەک هەر لە ئێران بەڵکو تەواوی جیهانی هەژاند و دەنگی شۆڕشی گەیاندە گوێ زۆربەی خەڵکی جیهان. ئەمڕۆ ئیتر ژینا تەنیا ناوێک نییە، بەڵکو بۆتە مەشخەڵی خەبات و خۆڕاگری، مەشخەڵێکی کە بەدەست ملیۆنان مرۆڤی ئازادیخواز و یەکسانی خوازەوە دەشەکێتەوە بۆ ئەوەی بانگەشەی جیهانێکی باشتر بکەن و لە پێناو گەیشتن بۆ ئامانجەدا خەبات بکەن. ئاخێزی ژینا خاڵێکی وەرچەرخان بوو لە خەباتی شینایەتی خەڵکی ئێران بۆ ڕزگاربوون لە کتوبەندەکانی کۆماری ئیسلامی و سیستمی سەرمایەداری وابەستە بۆ دەسەڵاتە کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ واقعیەتیەکانی کۆمەڵگا، لەوانە هەڵاواردنی سیستماتیک لە دژی ژنان، چۆسانەوە و بێمافی کرێکاران، زەوتکردنی هەر چەشنە ئازادیەک لە لاوان، پەرستاندنی هەژاری، ستەم و سەرکوت، هەڵاوسانی بەربڵاو، پێشێلکردنی مافی نەتەوەکان، پەراوێزخستنی گەنجان و لێڵکردنی ئاسۆی دواڕۆژیان، بێکاری، کێشەی ژینگەی و گەندەڵی بەربڵاو لە سەرجەم دام و دەستگاکانی حکوومەتدا. دروشمی ژن ژیان ئازادی 3 پایەی سەرەکی سیستمی دەسەڵاتداری کردە ئامانج. یەکەمیان خەبات و بەرەنگاربوونەوە لە دژی ستەمی پێوسەلاری کە جەستە و ئیرادەی ژنانی کردووە بە مەیدانی نەبەرد. دووهەم شۆڕش و ڕاپەڕین لە دژی هەژاری و نایەکسانی ئابووری کە ژیانی کرێکاران و زەحمەتکێشانی کردووە بە دۆزەخ. سێهەم تووڕەیی و بێزاری لە ئاستەم و سەرەڕۆی سیاسی کە وەڵامی هەر داواکاریەک بۆ ئازادیە دیموکراتیکەکان بە زیندان و ئەشکەنجە و لە سێدارەدان دەداتەوە. ئاخێزی شۆڕژگەرانەی ژینا کە بە ڕێبەریەکی خۆڕسک و ئاسۆییەوە هێز و پۆتانسیێلی خۆی لەسەر شەقام نیشاندا، ئەگەرچی بەهۆی سەرکوتی تند و دڕندانەی ڕژیمەوە بۆ ماوەیەکی کاتی ناچار بە پاشەکشە بوو، بەڵام هەرگیز دانەمرکایەوە. ڕۆحی ئەم ئاخێزە لە ناو چین و توێژێکی بەرینی کۆمەڵگادا هەروە زیندووە و بە شێوەی جۆراوجۆر لەوانە نافەرمانی مەدەنی لەلایەن گەنجان و ژنان، خەبات و ناڕزایەتی بەردەوامی کرێکاران، مامۆستایان، خانەنشینان، ژینگە پارێزان و دادخوازانەوە بەردەوام بووە. لە سێهەمین ساڵیادی ئەم ئاخێزەدا کۆماری ئیسلامی لە قوڵترین قێرانی شەرایەت و ناکارامەی خۆیدایە. هەڵاوسانی سەرو لە 40% و بێکاری زیاتر لە 20% بەتایبەت لە نێو توێژی گەنجدا ئاماژەن بۆ شکستی سیاسەتە ئابوووریەکانی حکوومەت. سیاسەتەکانی نیئۆلیبراڵی و بەتایبەتیکردن سامانی گشتی ڕژاندووەتە گیرفانی کەمینەیەکی سەر بە بەیتی ڕێبەری و سوپای پاسداران و دام و دەستگا ئەمنیەکان و هەژاری و بێبەشیەکی لە ڕادەبەدەریان بەسەر زۆرینەی دانیشتوانی کۆمەڵگادا سەپاندووە. ئەم کە لێنەقوڵەی نێوان دەسەڵات و جەماوەر ئەوە دەردەخات کە هیچ ڕێفۆرم و چاکسازیەک لە چوارچێوەی ئەم سیستەمەدا ناتوانێت وەڵام دەرەوەی ئەو گرفتانە بێت. ئاخێزی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادی لاپەڕێکی نوێ لە خەبات و خۆڕاگری کۆمەڵانی خەڵکی ئێراندا کردەوە کە چیتر گەڕانەوەی بۆ قۆناغەکانی ڕابردوو مەحاڵە. شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل بە سەپاندنی تێچووکی قورس سروشتی شەڕخوازانە و سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ئاشکرا کرد. حکوومەت ئێسترە ڕای خەرجکردنی ملیارها دۆلار بۆ هێزە بە وەکاڵەتەکانی لە ناوچەکەدا شکستی هێناوە و بۆ قەرەبووکردنەوەی ئەم شکستش نەیارانی سیاسی خۆی بە تۆمەتی درۆ و بێبنەما سەرکوت دەکات. ئەم سەرکوتگەریە نیشانەی داماوی و سەر لە شێواوی ڕژیمە لە بەرامبەر شەپۆلی ناڕزایەتی گشتیدا. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حزبی کۆمۆنیستی ئێران لەو بڕوایەدایەکە ئەرکی سەرشانی هێزە شۆڕژگەر و کۆمۆنیستەکانەکە ئەم ورە و وزە خەباتکارانەی ئێستا
بەرەو ڕێکخراوبوونی بەهێزتر و یەکگرتووی وشیاری زیاتر ئاراستە بکات. پشتیوانی لە خەباتی کرێکاران و زەحمەتکێشان، بجووچنەوەی ژنان، چاکۆکیکردن لە ماف و ئازادیەکانی نەتەوەستەم دیتوەکان، پشتیوانی لە چارەکانی مەدەنی و ژینگە پارێزی، خەبات لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی، ئاشکراکردن و لە قاودانی جینایەتەکانی ڕژیم، پەرەپێدانی مێتۆدی سەربەخۆی ڕێخستنی چینایەتی و سەراسەری و هەروەها هاوسۆزی و پشتیوانی لە بجووچنەوە ئازادیخوازەکان لە سەرانسەری جیهان تاکە ڕێگایە بۆ ڕێخستن و یەکگرتووی ئەو خەبات و ناڕەزایەتیە پرش و بڵاوە و کردنی بەهێزێکی واقعی و سیاسی کاریگەر. پێویستی پێکێنانی ئاڵتەرناتیڤێکی چەپی خاوەن پلاتفۆرمێکی شۆڕژگەرانە لە پێناو بەدیهێنانی ویست و جاواکاریەکانی جەماوەر، ئاراستەکردنی بجووچنەوەکان و ڕێگەریکردن لە بەلاڕێدابردن و دەست بە سەرداگرتنی شۆڕەش لەلایەن هێزە کۆنەپەرستەکانەوە پتر لە هەر کاتێکی دیکە پێویستە. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆمۆنیستی ئێران یادی ژینا و سەرجەم گیانبەختکردووانی ئاخێزی شۆڕژگەرانەی ژن ژیان ئازادی بەرز ڕادەگرێت و درور دەنێرێت بۆ بنەماڵە سەربەرز و خۆڕاگرەکانیان. بژی ژن ژیان ئازادی، بژی سۆسیالیزم. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حەزبی کۆمۆنیستی ئێران 11 سپتامبری 2025 زاینی.